جەمیل بایەک ڕایگەیان تورکیا هەوڵ دەدا هێزە کوردیەکان و هەموو هێزە دیموکراتیەکان لەناوبەرێت. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە جەمیل بایک لە وتاری هەفتانەیدا لە ڕۆژنامەی ئازادی وڵات ڕوونی کردوتەوە. دەوڵەتی ئاکەپە سیاسەتەکانی ناوخۆ دەرەوەی لەسەر داعشدا مەزراند و ئێستاش لە بەرچاوی هەموو کۆمەلگەی جیهانی بانگەشەی شەڕی داعش دەکات. داعش لە عێراق وەک لقێکی ئەلقاعیدە بوو بە پشتگیری و ڕێخستنی میتی تورکی توانی بەهێز ببێت. بایک نووسوێتی لە ڕادەستکردنی مووسڵ بە داعش کە بە یارمەتی عەشیرەتەکانی سوننە و بەعسیە کۆنەکان پێگات، دووبارە تورکیا ڕۆڵی گرنگی هەبوو بۆ دژایەتی شۆڕشی ڕۆژاوا و هەموو جۆرە هاوکاریەکی چەتەکانی داعش بەرەی نوسرە ئەحرال شام چەتەکانی تری دەکرد. بەڵام لەبەرەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا و ئەوروپاش بپارێزێت، پشتگیری ئەو چەتانەشی دەکرد کە پێیان دەوترێت ئۆپۆزیسیۆنە نەرمەکان هەر لە ڕێگای ئەوانیشەوە چەک و تەقەمەنی بۆ داعش و بەرەی نوسرە نارد. بایەک زیاتر ڕوونی کردوتەوە داعش لەلایەن میتی تورکیەوە ڕێک دەکرێت و سەدان ئەندامی میت لە ناو داعشدان. تورکیا لە ڕێی ئەندامانی میت لە ناو داعشدا سیاسەتی داعشدا دەڕێژێت، بەوەش داعش وەک داردەستێکی خۆی بەکاردێنێت. جەمیل بایک لە بەشێکی تری وتارەکەیدا نووسوێتی زۆر دەمێکە تورکیا بە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا دەڵێت ئەگەر ئێوە دژی شۆڕشی ڕۆژاوا بن، ئەگەر ئێوەش سیاسەتەکانی تورکیا لە سووریا قبول بکەن، ئەو کات بۆ لە ناوبردنی داعش هەریکاریتان دەکەین. لە کۆتایی وتارەکەی بایک داهاتووە وەک چۆن ئاکەپە لە سووریا چەتەکانی پەروەردە دەکرد، ئێستا لە مووسڵ بە دامەزراندنی هێزێک بە ناوی حەشدی وەتەنی بەنیازە کاریگەری لەسەر مووسڵ هەبێت تا لەو ڕێگەیەوە داواکاری خۆبەڕێوەبەری و پاراستنی خەڵکی شەنگاڵ لاواز بکات. بەپێی هاڵی